بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕاستکاکە مەحموود بە یارمەتی ئەوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی ڕۆشنبیری تەندروستیەکەین بۆ ژیانی هەریەکێکمان. بێگومان لە کۆمەڵگەی ئێمەدا ئەوەی کە تاکەکان هیچ ڕۆشنبیریەکیان لەبارەیەوە نییە و بەبێ هیچ ڕۆشنبیریەک هەنگاو بەسەر تەندروستی خۆیان ئادێن بریتە لە ڕۆشنبیری تەندروستی، واتە نەبوونی ڕۆشنبیری هەم لە خۆپاراستن لە پەتاو لە نەخۆشیە باوەکانی ڕۆژانە، هەم نەبوونی ڕۆشنبیریە لە بەکارهێنانی دەرمان و خۆراک و زۆر شتی دیکە. ڕۆشنبیری تەندروستی تا چەند پێویستە بۆ ژیانی ئێمە، چ گرنگی و ئەهمیەتێکی هەیە، ئێمە چۆن دەبێ هەنگاو بە هەنگاو ڕۆشنبیریەکی وەهامان هەبێ لەبارەی تەندروستی خۆمانەوە. ئایا مرۆڤ لە کوردستاندا تا چەند هۆشیار کراوەتەوە، تا چەند ئەو ڕۆشنبیریەی پێدراوە لەلایەن میدیاکانەوە لەلایەن خەڵکانی پسپۆڕەوە لەبارەی تەندروستی خۆیەوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی ڕۆشنبیری تەندروستی و چۆنێتی خۆپاراستن هەمیشە کورد قسەیەکی هەیە، دەڵێ خۆپاراستن لە چارەسەر باشترە. ئەم خۆپاراستنە هەنگاوەکانی کامانن. ئێمە چۆن بەر لەوەی کەوا بکەوینەوە نێو حاڵەتێکی نەئاسایی تەندروستیەوە یان بوونە شڵەژانێکی دەرونی و جەستەییەوە چۆن ئێمە خۆمان بپارێزین، کامێ ئەو ڕۆشنبیریەی کە ئێمە دەتوانین خۆمان لە نەخۆشی و لە پەتاو لە شتەکانی دیکە بپارێزین. و ئایا دوای توشبوونمان بە نەخۆشیەکان ئەو ڕۆشنبیریە تەندروستیە کامەیە کە کەمترین کاردانەوەی نەخۆشیەکەمان بەسەرەوە دیار بێ یا ڕنگ بداتەوە، و پاشتر ڕۆشنبیری تەندروستی لە بەکارهێنانی دەرمان و لە ژەمە خۆراکەکاندا ئایا جەدوەل و نەخشە و ڕێگە چارەیەکی دروستی ژەمە خۆراکەکان و جوان بەکارهێنانیان ئەمەش جۆرێکی دیکە نیە لە ڕۆشنبیری تەندروستی یانە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز لوقمان عەبدوڵڵا بەرپرسی بەشی ڕۆشنبیری تەندروستیم کردو. مامۆستا لوقمان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بەوەش سپاسانەکەین. سەرەتا حەزەکەم پیرۆزبایی لە بەرپرس و کارمەندان و هەموو ئەو ماندوونە ناسانەی کە لە کەناڵی پێیامە کارەکەن کە زۆر سپاس ساڵیادی دیارە کەناڵەکەتانە بۆی پیرۆزباییتان خۆشیتان لێکەین، دوعای خێرتان بۆکەین ئینشاڵڵا بەردەوام بن، خوای گەورە بتانگەێنێتەوە ئامانجە جوانەی کە ئەتانەوێت. زۆر سپاس دەکەم بە ناوی تەواوی بینەران و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە. مامۆستا لوقمان، ڕۆشنبیری تەندروستی چییە؟ کاتێ ئێمەڵین ڕۆشنبیری تەندروستی گرنگە بۆ ژیان، کامەیە ڕۆشنبیری تەندروستی و پێناستان بۆی چییە؟ طبعاً پێشەوەی بینە سەر پێناسی ڕۆشنبیری تەندروستی، ئەتوانین بڵێن ڕۆشنبیری تەندروستی چەمکێکە لە ناو خۆپاراستنی تەندروستی. و خۆپاراستنی تەندروستی ئەوش بۆ خۆی بڕگەیەکی سەرەکیە لە ناو وەزارەتی تەندروستی، یان با بڵێن بە شێوەیەکی گشتی تەندروستی بە شێوەیەکی گشتی، چۆ تەندروستی لەسەر دوو تەوەرە ئیشەکات لە هەموو وڵاتێکە. تەوەرەی خۆپاراستن کە باست کرد تەوەرەی چارەسەرکردن. لە ناو تەوەرەی خۆپاراستنا کە بۆ خۆی چەمکێکی زۆر فراوان و پێناسەیەکی زۆر فراوانی هەیە، یەکێک لە بڕگە سەرەکیەکانی ڕۆشنبیری تەندروستیە کە حەزەکەم دوای بینە سەر بواری خۆپاراستن و تەفاسیلی خۆپاراستن چییە و ئیش لەسەر چیەکە، بەڵامیشە لە ڕێگاکانی خۆپاراستن چەمکە سەرەکیەکانی خۆپاراستن ڕۆشنبیری تەندروستیە. ڕۆشنبیری تەندروستی بریتە لە چی؟ بریتە لەو پەیامە جوانەی، بریتە لەو زانیاریە بە سوودەی، بریتە لەو شێوازە ژیانەی کە پێشکەش بە هاوڵاتیانە کرێ لەلایەن دام و دەستگا حکومەکانی تەندروستی یا پسپۆڕی بواری خۆپاراستنە تەندروستیەکان یا ئەوانەی کە لە بواری ڕۆشنبیری تەندروستیە کارەکەن بۆ هەموو هاوڵاتیان لە مناڵێکەوە هەتاکو تەمەنە گەورەکان. بۆی ئەم ئاستی ڕۆشنبیری تەندروستیە لە هەڵاتەکە بەرز بێ، ئاستی توشبوون بە نەخۆشی، ڕێژەی نەخۆشی کەمەکە دابەزێ، و هەتا ئاستی دروستکردنی خەسەخانەی چەند سەرقەڵەوەڵی و سەداها و ملیۆنەها دۆلار و دینار سەرفە بێکە بۆ دەرمان، ئەمەش دابەزێ. بۆی لە هەر وڵاتێکە کە بیستمان بینیمان لە هەر کەناڵەکە لە هەر شوێنێکە کە مۆکۆڵە پەتی پچڕانی دەرگایەکی افتتاحی خەسخانەیەکی گەورە کرایە ئەو کارەسات، وەبزانەکە وڵاتە بەرەو کارەساتێکی گەورە ڕۆشتووە. دڵمان خۆش نەکەین بە ئەوەی کە خەسەخانەی چەند سەد قرێوەڵەوی و گەورە ئەکەینەوە ئەم خەسەخانەیە ئەوەندە هەزار نەخۆشەگرێ. ئەبێ بۆ ئەوە بگەڕین بزانین ئایا هۆکاری ئەم هەموو نەخۆشیە چییە، کە هۆکارە سەرەکیەکەی نەبوونی ڕۆشنبیری تەندروستیە. ئەو ڕۆشنبیری تەندروستیە توانین بڵین بە کورتی پێناسەکەی ئەوە بوو کە باسمان کرد. مامۆستا لوقمان، ڕۆشنبیری تەندروستی خۆپاراستن دێنێتە کاوەیان ئەوە خۆپاراستنەوە دەکات کە ڕۆشنبیری تەندروستی دروست بێ، یام
ئەم دوانە تا چەند تەواوکەری یەکترن. ئێمە پێشتر پێویستە خۆپاراستنمان هەبێ و پاشتر ڕۆشنبیری تەندروستیام ڕۆشنبیری تەندروستی هەبێ اینجا خۆپاراستنی یەکێکە لەوەی کە بەتوانین بڵین لازم و مەلزومی یەکترن. تەمەن وەکو سەرەتا باسم کرد ئەوەی کە تەندروستی دوو چەمکی سەرەکیە، دوو ڕێگای سەرەکیە. ڕێگای خۆپاراستن، ڕێگای چارەسەرکردن. لە ناو ڕێگا خۆپاراستنەکە کۆمەڵێ بڕگەی سەرەکی هەن. یەکی چەند ڕۆشنبیری تەندروستیە، کەواتە ڕۆشنبیری تەندروستی خاڵێکی ڕەکیزەیەکی سەرەکیە، بڕگەیەکی سەرەکیە ناو خۆپاراستنی تەندروستیە. خۆپاراستنی تەندروستی فراوانترە لە ڕۆشنبیری تەندروستی. خۆپاراستنی تەندروستی بریتێ لە چی؟ بریتێ لە هەموو ئەو کار و کردەوە تەندروستیانەی، یا هەموو ئەو شێوازە ژیانانەی، یا هەموو ئەو ڕێگە چارانەی کە ئەگرێتە بەر بۆچی بۆ ئەوەی کەسێک نەخۆش نەکەوێ، بۆی هاوڵاتیان نەخۆش نەکەون، بۆ ئەوی نەکەونە سەر ناو کارەساتی تەندروستی. ئیتر ئایا کارەساتەکان مرۆییە؟ ئایا کارەساتەکان مەسەلەن بۆ نمونەیەکی بچووک و بەسیط مناڵێک کە نەخۆش ئەکەوێ لە ڕێگای خواردنێکی پیسەوە، بۆ نمونە لە ڕێگای جبسێکەوە کە ناو دوکانێکایە ماوەشی کەم خۆر لێیە، ئەم مناڵەکە جبسە پیسە ئەخوات و تووشی سکچوونە بێ، ئەو ڕێگە چارەی کە تۆ جبسەکەی پێ هەڵەگری، خواردنەکەی پێ هەڵئەگری و شوێنێکی ئەمینی بۆ دانێت و دەرەجەی پلەی گەرمیکی ناوەندی بۆ دانێت و کۆڵە تەندروستی بۆ دانی خۆر لێ نایە پێوتە خۆپاراستنی تەندروستی. و ئەو مناڵەش کە دایکی ئەو 250 دیناری ئەیاتێ دایکی باوکی تێ ئەگەێنێ کە تۆ ڕۆیش خۆراکێکی بەسوود ئەخۆی، ناڕۆی جبسێک ئەخۆی، بڕۆ کێکێک بسکیتێک شتێکی بەسوود مەسەن مۆزێک سێوێک شتێک لەو بابەتانە بخۆ، ئەم پێوتە خۆپاراستنی تەندروستی. کەواتە خۆپاراستنی تەندروستی چەند پێک و پێناسێکی زۆر فراوانی هەیە. خۆپاراستنی تەندروستی ئیش لەسەر زۆر ڕێگاکە. مەسەن ئەگەر لەناو وەزارەتی تەندروستی بە نمونە وەرگرین، لەناو خۆپاراستنی تەندروستی بەڕێوەبەرایەتێکی سەربەخۆیە، بەڕێوەبەرایەتێکی گەورەیە. بەس بەداخەوە لەناو هەرێمی کوردستانە گرنگیەکی زۆری پێنادرێ. لە وڵاتانی پێشکەوتوو بودجێ ئەو وڵاتە لە سا 80 سەرفەکرێ بۆ بواری خۆپاراستنی تەندروستی. لە وڵاتی ئێمە بەعکسەوە لە سا 20 سەرفەکرێ بۆ بواری خۆپاراستی تەندروستی و هیچ گرنگیەکی پێ نادرێ. وەگە لە وڵاتی بپرسی، ئێستا گەر ڕاپرسی بکەین بەناو هاوڵاتیانە بڵێن بەڕێوەبەرایەتی خۆپاراستی تەندروستی سلێمانی لەکوایە، کەس نازانێت خۆپاراستنی تەندروستی چییە، چون ناوەکەی هەر نەبیست و هەر لە خەسخانەی شیرەکە. بین خەسخانەی شیرەکە شیکەینەوە بە نمونە وەرگرین. تەمان ئەم بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی لە هەموو پارێزگاکانە هەیە، لە دووەک هەیە، لە سلێمانی هەیە، لە ولێر هەیە، لە گەرمیان هەیە، لە هەڵەبجە هەیە، لە ڕانی هەیە، لە شوێنەکانی کەش هەیە. ئەگەر وەریگرین بە نمونە کاری زۆر فراون و زۆر گەورە کات، مەسەن لەوانە سەرپەرشتی کوتانەکات کە ئەمە ڕێگریە لە هەموو نەخۆشیە ڤایرەسەکان و نەخۆشیە بڵاوەکان، کە ئەمە کوتانی دژی سوورەژەیە، کوتانە دژی نەخۆشیە ڤایرەسەکانە، کوتانە مەسەن وەناقە، کۆکەڕەشەیە، ئەو مناڵانەی کە لە بیدایەتی لە دایک بوونەوە ئۆکترێن هەتاکو تەمەنی هەرزەکاری لە سەدان نەخۆشییان پارێزێن. بەشێکی کانێک کە سەرپەرشتی مەسەرن سەرچاو ئاویەکانە، کە سەرچاو ئاویەکان ئایا بیرەکانە، ئایا سەرچاوی ئاوی بڵین دەریاچەکانە، ئایا هەر سەرچاوی ماڵانە بە شێوەیەکی گشتی ئەمانە فحوساتی بۆ کرێ بزانین ئایا ڕێژەی کلۆرتیا چەنە، فەحسی کیمیایی و بایۆلۆژی بۆ کرێ. تەمان ئەگەر ڕۆژانە نەکرێ هەفتەی جارێک ئەمانە سەرپەرشتی ئەکرێن و کۆنتترۆڵی ئەو نەخۆشیانەکەن کە بەهۆی ئاوا گوێزرێتەوە. مەسەگەر بۆنەوە بەداخەوە لە چەند ساڵی پێشوە لە ناو هەرێمی کوردستانە 4 ساڵ جارێک کێشەی کۆلێرامان بۆ دروستە بێ، ئەوش بەهۆی تێکەڵبوونی ئاوی پیس و لەگەڵ ئاوی پاکە، کاتێک وڵاتیم ئاو پیس و ئاو پاکە خواکە بەهۆی بەکتریایەکەوە بێت تووشی سکچوونە بێ. بۆیە ئەوژێکێ لە ڕەکیزە سەرەکیەکان یا بڕگە سەرەکیەکانە. بڕگەکانی زۆرە، یەکێکە لەوانە ڕۆشنبیری تەندروستیە، یەکێکە لەوانە سەرپەرشتی تەندروستی قوتابخانەکانە کەمەش بڕگەیەکی سەرەکی و بەشێکی زۆر سەرەکیە کە سەرپەرشتی قوتابیان و خوێندکارانی خۆشەویستەکە پشکنینیان بۆکە، ڕێنمایان ئاياتێ پشکنی چاو و پێست و مەسەلەن نەخۆشیە درێژخانەکانیان بۆ کرێ، پشکنی دانیان بۆ کرێ، پشکنی گوێچکان بۆ کرێ. ئێمە ڕۆشنبیریەکی تەندروستیمان هەبێ و ڕێگاکانی خۆپاراستنی تەندروستی بە جوانی بگرینە بەر ئەو کاتە توانین بڵێن هیچ پێویستێکمان بە چارەسەر نییە. واتە ئەو لەو دوو بەشەی تەندروستی کە جەنابەت فەرمووی هەم خۆپاراستن و هەم چارەسەرە، ئەگە ئێمە ڕۆشنبیریەکی تەندروستیمان هەبێ و ڕێگاکانی خۆپاراستنی تەندروستی بگرینە بەر، ئەتوانین بڵین کە ئیدی نامانەوێ و پێویستمان بە چارەسەری پزیشکی و تەندروستی نییە.
ئەتوانین بڵین لە 100% ناتوانین بڵێن پێویستمان بە چارەسەر نییە، چونکە هەندێک کارەسات هەیە کە ڕوئەیە بۆ منە داعمی سیارە هەیە، کەوتنە خوارەوە هەیە، سووتان هەیە، مەسەن بڕینی دەست و ئەنی ئەوانەی کە بەهۆی کارەساتەوە تووشە بن. ئەمانە هەندێک جار حاڵەتێک هەیە کە مەسەن بۆ منە شێرپەنجە، زۆر جار ئێستا لە تەندروستیە زۆر جار هۆکارەکانی شێرپەنجە نازانرێ، بۆیە ئەکرێ ڕێژەی با بڵێن چارەسەر زۆر کەم بکەینەوە بۆ ئاستی لە 120 کە ئێستا لە 180 وەکو باسمان کرد لە هەرێمی وەکو ئێمە کوردستان پارەیەکی زۆر و زەبەلاح سەرفەکرێ بۆ کڕینی دەرمان و کۆمپانیەکان. کێشەی دەرمانمان هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە خەڵک مەسەلەن دەرمان زۆر سەرفەکە. جا ئایا بە شێوازێکی ڕێکاری ئیداری بێکە لە نەخۆشخانەکانەوە وەرێگرێ، یا لە عایادەکانەوە وەرێگرێ، یا لە نۆرینگەکانەوە وەرێگری، یا لە ماڵە خۆی کڕێوی خوادیانی هەر بەبێ ئەوەی هیچ ڕێنمایەکی تەندروستی بزانێ. ئەسڵەن نازانێ ئەو پاراستیتۆڵی کە فلو ئاوتێکیان ئەمۆکسیلێکی ئەو شتانی کە زۆر بڵاو و باوە لە ناو دەرگای سەلاجەکە کاتە و دەرمانێکە خوا، نازانێت ساید ئیفێکتی ئەم دەرمانە چییە، یعنی نازانێت زیانەکانی چییە. بۆ نمونەیە کە پاراسۆڵ خەڵکێک وازانێت زۆر سەلامەتە، ئەگەر وەرێگری لەوانەیە دوو کێشت بۆ چارەسەر کە ئازارت نەهێڵێ کەمێک تا دابەزێنێ لە مناڵ و لە گەورا بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەگەر بێنی ساید ئیفێکتەکەی زیانەکانی بخوێنیتەوە، سیرەکەی زیانەکانی لە 13 زیان زیاتر تێبەڕەکە ئەگەر ئەم کەسە بە بەردەوامی لەسەری ڕابێت و بیخوا. بۆ یەکرێ بڵین خۆپاراستنی تەندروستی ئاستی سەرفکردنی دەرمان، با بڵین ڕێژەی سەرفکردنی دەرمان لە بواری مادی هەتا لە بواری تەندروستی بۆ خۆشی وەکو باسمان کە چکە دەرمانەکان بە خۆی زیانیان هەیە، ئەمانەوەی دابەزێنێ. واتە ئێمە هاتین باڵانسی خۆپاراستن و چارەسەرەکە ئەگۆڕین. ئەگەر گرنگیمان نا بە ڕۆشنبیری تەندروستی، باڵانسی چارەسەرەکە دابەزێنین. من لە یەکێک لە سیمینارەکانە لەم چەند ڕۆژەی پێشوو لە کۆبوونەوەی دایکان و باوکان پرسیارم کرد لە دایکان و باوکان، وتم بەڕاشکاوانە کێ زانیاری هەیە لەسەر نەخۆشی کەبەدی ڤایرەسی، هەوکردنی جگەری ڤایرەسی، کێ زانیاری هەیە لەسەر ئەم نەخۆشیە چۆن ئەگوازرێتەوە، چۆن کەسەکە تووشە بێ و چۆن خۆمان لێپارێزین، ئایا چارەسەرەکەشی چۆنە. وتم پێم خۆشە یەک کەس هەر پێم خۆشە کەسێک جواب باتەوە، ینی کێ زانیاری لەسەری هەیە بە هەڵەش بێر پێم خۆشە. باوەڕتان بێ نزیکی 250 بۆ 300 دایک و باوکە بوو یەک کەسیان زانیاریان لەسەر هەوکردنی جگەری ڤایرەسی نەبوو، کەمە کارەساتێکە لە وڵاتی ئێمە کە ئەبێ ڕامان چڵەکێنێ و ئەبێ دام و دەستگاکانی ڕاگەیاندن، دام و دەستگا تەندروستیەکان لە ڕێی سیمینارات لە ڕێی کۆل بۆچی پێویستە دایک و باوک ئەم زانیاریان هەبێەوە هەوکردنی ڤایرۆسی بزان لە کاتێکا لە نێو عایلە و خانەوادی خۆیانە تا ئێستام حاڵەتە نەبووە، یان چۆن دایک و باوک دەتوانن ئەم هەموو زانیاریان هەبێت لەبارەی هەموو نەخۆشیەکانەوە لە کاتێکا بۆ نەتۆ ئەگەر دە نەخۆشیش بێ 15 نەخۆش بێ لەوە چێ نەتوانی نیشانەکانی و هۆکارەکانی گواستنەوەی چۆنێتی گواستنەوەی چارەسەرەکەی وەربگری. بۆچی پێویستە دایک و باوک ئەمانە بزانن؟ بۆچی پێویستە؟ ئەگەر بۆ نمونە کەبەدی ڤایرەسی هەوکردنی جگەری ڤایرەسی وەرگرین، بە نمونە وەریەگرین ئێستا ئەم نەخۆشیە تەوان لە کۆمەڵی ڕێگاوە گوێزرێتەوە، لە ڕێگای خوێنەوە گوێزرێتەوە لە کەسێکی توش بوو بۆ کەسێکی ساخ، و لە ڕێگای دایکەوە بۆ مناڵ، و لە ڕێگای چاندنی مەسەن ئەندامەکانی لەشەوە مەسەن چاندنی گورچیلە لە کەسێکی توش بووە بۆ کەسێکی ساخ، لە ڕێگای خوێنەوە گەر بە وردی کەینەوە. ئەم خوێنە تەوان ئەم ڤایرەسە ڤایرەسێکی سەرسەختە، ڤایرەسی ئایدس HIV ڤایرەسێکی لاوازە، ینی بە بەرکەوتنی هەوا بە بەرکەوتنی خۆر و ماوەکی زۆر کەم لە ناوە چێ، هەتا لە هەندێ شوێنەوە مەسەن مێشولەیەکە یا بە ئینسانەوە خۆ خوێنی ئینسانەکە ئەڵەمژێ ئەچێ یا بە کەسێکی کەوە، یعنی ئەوە ڤایرەسەکە لاوازە لەو مەسافەیە یان هەر ناگاتە دەمین مێشولەکە ڤایرەسی HIV لە ناوە چێ. کەبەدی ڤایرەسی سەرسەختترە، ینی چەند سەعاتێک بۆ نمونە 24 ساعات بۆ 48 ساعات ئەمێنێتەوە لە ناو دڵۆپە خوێنەکە. ئەم نەخۆشیە چۆن ئەگوازێتەوە؟ بەهۆی شانەی تیش، بەکارهێنانی گوێزان، بەکارهێنانی کەلوپەلی دەمودان و چاکردنی دەمودان و چاندنی دەمودان و ئەوانەی کە پزیشکی دەمودان مەسەوەی کە ئیشی دانەکە، کەسێک کە پێش ئەو نەخۆشیێکی ڤایرەسی هەبوو چارەسەری بۆ کراوە، پاشان دوای ئەو نەخۆشیێکی کێ ئەم ئەدەواتان ئەگەر تەعقیم نەکرێ خۆشبەختانە ئێستا دکتۆرەکان تا ڕادەیەک ینی زۆربیان ئەم ئیشەکەن، بەڵام وەکو نمونە باسیەکەین ئەگوازێتەوە بۆ کەسێکیکە لە ناو ماڵەکە ئەگەر کەسێک لەوانە نەخۆش بێ یان میوانێک بێتەنا ئەو ئایلەیە یا لە دەرەوە هەلە شوێنێکەوە هاتبێ ئەم کەسە گوێزانی ئەو ماڵە بەکاربێنێ، فڵچە و دەمودانی ئەو ماڵە بەکاربێنێ، شتی تیژی ئەو ماڵە مقەسێ شتێکە کە بری ناربێ نینۆکردن مەسن خوێنێک لە نینۆکی هێنێ
پاشان کەسێکی کە لەگەڵ خۆیان بەکاری بێنێ کەسێکی ساغ بەکاری بێنێ ئەگەر ئەم خوێنە بە هەر وەسیلەیەک چووە ناو جسمی کەسێکی ساغەوە تووشێکە ینی نەخۆشیەکە چییە نەخۆشیەکە کە بەدی ڤایرەسی تەڵەن جۆری زۆرە ئەمە کێسە ناو کوردستانە بڵاوە لە هەرێمی کوردستانە جۆری بیەکەیەتی تەڵەن A B C D E F ئەمانەی هەیە ئەیەکەی بەوەی خۆراکی پیسەوە بڵاو بێتەوە بۆی ڕۆشنبیری تەندروستی گرنگەکە خۆراکی پیس مەسە سەر ئەربانەکان و خۆراکێکی تر عالم تێڕژێ و کەوچ و قاپ و هەموو شتەکان بەکارەهێنێ ئەمە نەخورێ سەوزە و شتی پیس بەکارهێنرێ ئاگیان لەوانە بێ بۆی جۆری بیەکەی بەهۆی خوێن و ئەوانەیە کە باسمان کرد بۆی دایک باوک زەرورە ئەم نەخۆشیە بزانێت چۆن بڵاو بێتەوە یەکێ لە نەخۆشیەکانی تر مەسەلەن نەخۆشی ئێستا کە زۆر بڵاوە لە ناو قوتابخانەکان لە ناو پۆلەکان یەکی بنەڕەتی بۆ شەشی بنەڕەتی ئەمە زۆر بڵاو و وەکو تەندروستی بەڕاستی لێتان ناشارینەوە تقریبا ینی ئاجی کردوین ینی ها چۆن ساڵانە هەڵەیاتەوە ئەم نەخۆشیە بۆ هەڵەیاتەوە چونکە دایکان و باوکان ئاستی ڕۆشنبیریان دەربارەی ئەم نەخۆشی و خۆپاراستنە نەخۆشیەکە نییە نەخۆشیەکە چییە؟ نەخۆشی ڕشکە ڕشک و ئەسپێکە ڕشکە بڵاو بێتەوە کە بە ناو سەری مناڵەکە و ئەسپێکە کە ئەو مێرۆ بچووکەیە کە لە مناڵێکەوە بۆ مناڵێکی ئەگوازرێتەوە کاتێک کە تەعامل و تێکەڵی یەکتریەکەن و یاری لەگەڵ یەکتریەکەن یات لە تەنیشت یەکتریەوە دانیشن ئەم ڕشکە خۆی سەبەبی نەخۆشی ئەم نەخۆشیە گوازێت ئەسپێکە خۆی ئەسپێکەیە ڕشکەکە تەمەن گەراکەیە ئەسپێکە کە بە چاوێکی تیژ ئەبینریانی زۆر وردە لە سەری مناڵەکەیە لە سەرتاو مەیلە زەردی هەیە مەیلە زەردی هەیە بەڵێ گەراکە دانێ لە سەری مناڵەکە و کاتێ دوو مناڵ پێکەوە یاریەکەن و سەریان بەرسەر یەکتریەکەوێ ئەگوازێتەوە لە کەسێکی مناڵێکی توشبوو بۆ کەسێکی ساخ مەرج نییە مناڵانەی کە تووشە من لەو پۆلا ئەم مناڵانە پیس بۆ خەڵ بن خۆ زۆر جار پاکوتەمیز و مناڵی زۆر چاوگەش و جوان و قژیشی هەموو ڕۆژێگەشووە بەڵام نەخۆشیەکە تۆزێ ئیسعاجە بەوەی کە سەرەتا مەسەن لە ئاژەڵەوەیەت بۆ ئینسان لە مریشک و لە حیوان و لە کۆتر و لە شتیکەوەیەت مناڵە تووشێ بێ یەکێ لە مناڵەکان لە ناو باخچەیەکی ساوایانیان ناو قوتابخانەیەکی بنەڕەتی پۆلەکە هەمووی تووشەکە کاتێککە تووشە بێ دایکەکەیە بۆ سەیدلەیەک شامپۆیەک وەرەگرێ شامپۆکە بەکارێنێ بەڵام هەڵەیاتەوە بۆ چونکە چارەسەری ئەوی برادری تەنیشتی نەکراوە یان چارەسەری با بڵین ئینەکەی کردووە مێرۆکەی کردووە بەڵام گەراکە لە سەری ئاماوە کاتێککە لەسەر پشتێکە مناڵە ئەخەوێت ئەبێت چەرچەفێ لەسەر پشتەکەی دابخە و ئەوە دەواتانەی کە بەکارێنێ بەیانی بەگستی کارەبایی هەڵی مژێت ئەو پشتی ئەو بەتانی ئەو چەرچە فشتەی کە بەسەریەوەتی چونکە گەراکە ئەچێتە سەر پشتێکە ئەو لەوێ ماوەتەوە سبەی شەو نابێنرێ سبەی شەو مناڵەکە کە ئەمەڕۆ چارەسەری بۆ کراوە سبەی شەو مناڵەکە سەر خاتەوە سەر هەمان پشتی تووشە بێتەوە بۆیە سنەتیشە هەموو شەوێک ئەو جێگە و نوێنەی کە ڕایتەکەی جوانە کەواتە ئەبێ ڕایتەکێنی و ئەبێ گسی کارەبایی لێبێت ئەو کاتە ڕاتەکاندنە بۆ لە بری گسی کارەبایی لە باتی گسی کارەبایی ناخۆ ئەوە لەگەڵ بەڕێستم کە هەموو ئەو سنەتانی پێغەمبەر ساسم بەکاری هێناوە مطابق ڕاستە خۆ لەگەڵ تەندروستیە هیچ جیاوازێکی نییە خود یەکسانە لە بواری تەندروستیە لاوانە ئەدەوات و میکانیزمەکانی جیاواز ئەگینا ئێستا بێنە لە بواری تەندروستیە هەموو ئەو سنەتانە جێبەجێکە دەخاو دەق لەسەر لە بواری خۆپاراسی تەندروستی هەمووی بەکارهێنرێ مامۆستا لوقمان هۆکار چییە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیایە لەگەڵ پێشکەوتنی ئەم هەموو میدیا و هۆشیاری تەندروستی و هاتنیدا و دەرمانە ڕۆشنبیری تەندروستی و خۆپاراستنی تەندروستی لای ئێمە نەبووتە وەکۆڵێ زەرورەتێ لە حیات نەبووتە هۆکارێت تۆ منداڵەکەمان شانازی پێوەکەینکەوە 3 ساڵ و 4 ساڵێتی ئەتوانێت یاری داونلۆد کە ئەتوانێت یاری ببڕێ ئەتوانێت تەلەڤیزیۆن هەڵکاتوانێت ئینتەرنێت بەکاربێنێ بۆچی لەگەڵەوەدا ئێمە لە پەنای ئەمەشدا نەمانتوانیوە ڕۆشنبیریەک لای منداڵەکەمان بچین تەنان دایک و باوک تا ئێستا نەیتوانیوە لە 24 ساعاتەکەی شەو ڕۆژدا دەخولێک بۆ منداڵەکەی وا فێرکە کە دەموددانی بشواشەوانە بۆچی ئەم هۆکاری ئەم نەبوونی ڕۆشنبیری و خۆپاراستنە بۆچی لای ئەمە تا ئێستا نەبووتە ئەوەی کە کاری پێ بکەین هۆکارەکە دوو هۆکاری سەرەکیە هۆکاری یەکەم دەوڵەت و حکوومەت و وەزارەتی تەندروستیە کە بواری ڕۆشنبیری تەندروستی ئیمال کردو فەرامۆش کردووە کۆمەڵی خەڵکی بەتوانە کۆمەڵی خەڵکی خۆبەخش کۆمەڵی خەڵکی خۆنەویست لە ناو وەزارەتی تەندروستی لە ناو بەڕێوەبەراتەکانی خۆپاراستن خۆشبەختانە ئێستا دروست بوون لە هەموو شوێنەکان هەن کە ئەمانە خۆبەخشانە لە خۆبردووانە بوارێن لە بواری ڕۆشنبیری تەندروستیە کاریان کردووە کۆمەڵی ڕێکخراوی تر کە ئیشەکەن لە بواری ڕۆشنبیری تەندروستیە بەڵام ئەمانە ناتوان ئەو بۆشایە گەورەی کە لە بواری ڕۆشنبیری تەندروستیەکە هەیە پڕیکەنەوە بۆ من لە ناو سلێمانیا لاوانەیە بە 10 کەسی زۆر بەتوانامان هەبێ لە ناو بەڕێوەبەراتی خۆپاراستن 10 کەسی زۆر بەتوانامان هەبێ
دکتۆری بەڕێزمان هەبێت ناو شاری سلێمانی لە هەولێر لە ڕانیە لە هەڵەبجە لە کەلار لە هەموو شوێنەکانی کە بەڵام ئەمە تەختی ئەو هەموو جەماوەرە فراوانە ناکات کە تۆ بتوانی ڕۆشنبیری تەندروستی بەم هەموو خەڵکە بێ هەرچەند ئیشیشمان زۆر لەسەر کردووە یعنی لە بوارەکانی لە پەروەردەوە دەستمان پێ کردووە لە باخچەی ساوایانەوە دەستمان پێ کردووە بە دەمودان شۆردن بە دەستشۆردن بە خۆپاراستن لە نەخۆشیەکان لە نەخۆشە ڤایرەسەکان لە نەخۆشە گوازراوەکان لە نەخۆشە نەگوازراوەکان لە جوڵا لە وەرزش لە خۆراکی تەندروست لەمانەوە زۆر دەستمان پێ کردووە زۆر چین و توێژمان بینیوە هەتا لە باخچەیەکی ساوایانەوە دەستمان پێ کردووە تا ئاسی خوێندنی باڵا و هەتا مامۆسایانی زانکۆ هەتا مامۆسایانی ئاینی بەڕێزکە لە خوتبەکانە باسییانەکەن ئەمە زۆر فراوانتر زۆر گەورەتر ئەوێ بە شێوازێکی پلانێکی تۆکمەتر وەزارەتی تەندروستی بۆی دابەزێ و بە زۆر فراوانتر بۆی دابەزێ بۆ نمونە لە ئاستی وەزارەتی تەندروستیە بەشێکمانێ پێوتێ بەشی ڕاگەاندن بەشێکمان نییە پێی بوترێ بەشمان هەیە پێوتێ تەوکنی تەندروستی وەکو بڵین ڕۆشنبیری تەندروستی بەڵام ئەو گرنگی نییە وەکو ئەو بەشەی کە مەسەرەن دەرمانەکڕێ بۆ وەزارەتی تەندروستی ئەو بەشەی کە بواری چارەسەرە لە ئاسی خوێندنی باڵا ئەگەر سیرکەین لە هیچ وەزار لە هیچ خوێندنێکە لە هیچ خوێندێکی باڵا لە هیچ کۆلیژێکی ناو زانکۆکانی هەرێمی کوردستانە بەشێکی پزیشکی تەندروستیمان نییە خۆپاراستنی تەندروستیمان نییە ڕۆشنبیری تەندروستیمان نییە شتیوامان نییە یعنی کەسێک کە تەخەڕوجکە شادەکەی بە کالۆرۆز بێ بەس ئەم شادە پسپۆڕی بواری خۆپاراستن یان پسپۆڕی بواری ڕۆشنبیری تەندروستی بێ شتیوامان نییە خاڵێکی کەمە بەشی یەکەم دەستگا حکوومەت و هەرێم بڵێن دەستگاکانی هەرێم چەمکێکی کە ڕێگایکی کە بەڕاستی هاوڵاتیان خۆیان جوێنانە ڕۆشنبیری تەندروستی خۆیان مەسەن لەگەڵ ئەم هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە ئێستا لە گیرفانی هەمومانە هەیە مۆبایلێک دەربێنە هەرچی تەوێتایەتی گرنگی بەو نادرێ چونکە نازانێ نەخۆشی ئێستا دەوری هەمومانیاوە نەخۆشیمان بۆ ئەنێرێ نەخۆشی ئیستیرا دەکرێت ئێستا یعنی لە ساڵ 1986 لە ساڵ 1986 لە جەنگی ئێران و عێراق فەڕەنسا هەسا کۆمەڵی خوێنی بەخشی بە حکوومەتی عێراقی ئەو سەردەمە بە خوێن ئەوانەی کە بڵین برینارە بوون خوێنێکی زۆری بەخشی بە حکوومەتی ئەو کاتەی عێراق کە برینار بوون سەربازەکانی ئەو سەردەمە 76 کەسیان تووشی نەخۆشی ئایدز بوون ئیستیرادی کرد ناردی ئێستا لەم هەرێمە کراوەی کە هیچ دەواازەیەکی داخراومان نییە ئەبێت چ نەخۆشێکمان بۆ هاتبێ لە ڕێی خۆراکەوە لە ڕێی خوێنەوە لە ڕێی دەرمانەوە لە ڕێی کەلوپەلەکانەوە هەتا لە ڕێی نەخۆشیە با بڵێن تلیاک و حەشیش و نازەم ئەم شتانێک کە بە شێوازێکی زۆر گەورە ئەبینرێ لە کەڵانەکانی ڕاگەاندنا چەند کیلۆ نازەم تلیای گیراوچی ئەمانە هەمویان نەخۆشین تلیاک یەکێکە لە ئەسبابەکانی نەخۆشی کە کەسی ئەو کەسی کە توش ئەبێ کە تووشی نەخۆشی با بڵێن مادەی هۆشبەرە بێ جسمی تەحتیمەکە یعنی نەوە هەیە بیکوژێ نەوە هەیە بەسەر زیینو بێ یعنی بێتە بارێک بەسەر حکوومەت دەبێ بە بارە بەسەر میلەتەوە ئەو ئایپادە بچووکەی کە بەکارین بۆ مناڵەکانمان ئەو مۆبایلە بچووکەی کە بەکارین بۆ مناڵەکانمان دایان سایتی ڕۆشنبیری تەندروستی هەیە ئەوانەی کە ئینگلیزی باشە زانن ئەوە سایتە ئینگلیزیەکان زۆرە WHO یونیسف و کۆمەڵە سایتی گەورەی جیهانی هەیە ئەوەی کە عەرەبی ئەزانێ ئەوەی کە کوردی ئەزانێ هیچ نەبێ شتێک لە گۆگڵ شتێک لێبە یان بێتە سەر ئەو پەیجانەی کە پەیجی تەندروستین ئێستا زۆرێک لە خۆبەخش لە بواری تەندروستی یا ڕۆشنبیری تەندروستی بڵاوکاتەوە لەبەرەوە بێ گرنگی بین بە مناڵەکانمان فێریان کەین کە ئەو شتێک کە ئەیبینن بە ڕۆشنبیری تەندروستی تیا بە هیچ نەبێ ڕۆژانە پەیامێکی تەندروستی بینێ خۆمان بە عەمەلی بە بەرچاوە بیکەین زوو بخەوین زووەستین لە خەو ئەم مۆبایلە زۆر بەکار نێنین وایفای و ئەنتەرنێت وشت لە ماڵەکە زوو بکوژێنینەوە مەسن پەتایەک لە پەتاکانی ئەم سەردەمە ئێستا ڤایرەسێک لە ڤایرەسەکانی ئەم سەردەمە ئێستا کە ئیسیرات کرا بۆ وڵاتی ئێمە ئەویژەوە بوو کە فێریان کردین درەنگ بخەوین فێریان کردین کە درەنگ هەڵسین لە خەو کە ئەمە بەڕاستی لە بواری تەندروستیە ئەوانەی کە پسپۆڕی بواری تەندروستین و پسپۆڕی بواری نەخۆشیەکانی هۆرمۆنن باش ئەزان کە ئەمە جسمی ئەو کەسە تەحتیمەکە هەڵیەوەشێنێ لە بواری هۆرمۆناتە ینی وای لێکە کەسەکە ناگاتە تەمەنی 40 ساڵی چل نەخۆشی تیار ڕۆیە ئەوەی کە درەنگ خەوتن و بەڵێ درەنگەستان بەڵێ ئێمە ژەر پێچوانەی شەرع پێچوانەی شەرع کە پێم ساسم ڕێنمایی کردوین کە بێ کەسەکە زوو بخەوێ بەیانی زوو هەستێ لە نەخەوێتەوە ینی بۆ ئەو ئۆکسسیژینە پاکە ئەو ئۆزۆنە پاکە ئەم هەموو گەنجەمان هەیە کە پرسیاران لێکی وڵا سەعات 11 نیوەڕۆ ساوم
ئەم هەموو ئۆزۆنە جوانە، ئەم هەموو ئۆکسجینە پاکە، وەرە بەیانی وەرە حەوشەکە بچۆ سەربانەکە هەناسەیەکی پاک هەڵمژە، سیەکانە پڕ کرد لە ئۆکسجین، دەیان نەخۆشی بەهۆی ئۆکسجینەوە دەرەچێتە درۆ، دژە تەنە بەخۆتەوێ، هێزی بەرگریت بەخۆتە بێ، تۆ خەوی تا سەعات دەینیوەڕۆ چاوەڕێی چیەکەی؟ ڤایرەس و بەکتریا لەسەر جسمە ئەخەوێ، لەسەر جسمە ئەژی، لەسەر جسمە ینی زیندوو ئەبێتەوە لاشت کاتێکە زانیت سەدان و دەیان و هەزارها نەخۆشی تیا ڕۆیە. یەکێک لەو نەخۆشیانە کەسە زۆر بڵاوە. نەخۆشی ئەسکە نەرمە و نەخۆشی کەمی ڤیتامین دی و کالیسیۆمە کە بەهۆی ئەو کەسە خۆر لێی نایە. هیچ لە مناڵ هەیە، لە ئافرەت هەیە، لە گەنجا هەیە، خۆر لێی نایە. جوان جوان خۆی داپۆشی و مەسەلەن وازانە شتێکی باشەکە بەتانێکی ئەوە بەخۆیە نایەتە دەرەوە هەوایەکی پاک خۆرێکی پاک ڕۆشنایەک لێیە. سیرەکەین ئێمە نزیکی لە توێژینەوەی کا 180 کەسمان وەرگرت لەم 180 کەسە کە کاتێ تاقیگەی پشکنینمان بۆ کردن لە کوردستانە لە هەڵەبجە کردمان لە 180 کەس کردمان بۆ نەخۆشیەکانی کەمی ڤیتامین دی و کالیسیۆم و چارەسەر بەهۆی وەرزش و خۆراکەوە ئەلحەمدوللا زۆر سەرکەوتوو بوو لەبەر خۆرا وەرزشمان پێکردن زۆربیان بڵێن ئافرەتان و پیا بڵێن وەرماگرت بە ڕێژەی جیاواز لە 180 کالیسیۆم و دیسریان کەم بوو دوای ئەوەی کە لەبەر خۆر وەرشیان کرد و خۆریای لە جسمیان و کۆمەڵی خواردنیان وەگە هەر خواردن نەک عیلاج بەس خواردن جۆری خواردنەکان گۆڕی جۆری ژیانی خۆیان گۆڕی لایفستایلی خۆیان گۆڕی شێوازی ژیانی خۆیان گۆڕی بەیانی زوڵەسن دوای ئەوەی کە خۆر هەڵێت خۆریای لە جسمیان بە ڕۆژە دوای عەسان خۆریای لە جسمیان سیرەکەی ڕێژەکەت لە 192 فەرقی کرد لە 192 ڕێژێکی زۆر گەورەیە توێژینەوەکمان کرد لەگەڵ دکتۆرێکی بەڕێزێمە لە هەڵەبجە کردمان زۆر سەرکەوتوو بوو لەبەرەوە بینین ئاستی ڕۆشنبیری تەندروستی بە شێوازێک کە ئەوەی کە جێی تەمۆحی ئێمەیە نییە ینی نەک نییە هەر زۆر کەمە لە کۆبوونەوەیکی دایکان و باوکان لەگەڵ حتا لەگەڵ ئاستی زانکۆ باوەڕەکەی ساڵێ لە ساڵانی پێشوو لە زانکۆی سلێمانی شێک لەو برابە ڕێزانەی کە لە ئاستی ڕۆشنبیری تەندروستی لە خۆمە لەگەڵ خۆمان ئایشەکە لە شاری سلێمانی وتی ڕاپرسێکمان کرد لە زانکۆی سلێمانی لەسەر نەخۆشی ئایدس HIV کە ڤایرەسەکەی ئایدس نەخۆشیەکەیە یعنی لە 20 پرسیار لەم 20 پرسیارە لە 120 ئاستی زانکۆ نەیەزانی نەخۆشی HIV یان ئایدس نەخۆشیەکە ڤایرەسیە گوازەرەوە یان نەگوێزەرەوەی و چۆن نەگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە و ڕێگاکانی خۆپاراستنی ئایدس چییە؟ کەمە بەڕاستی دوێنێمان زۆر جار کاتێککە یەکێک تووشی ئایدزە بێ هەر هەموو خەڵکی پێی وایە کە ئەمە پەیوەندیەکی ناشرعی هەبووە و واتە پێچوانەی ڕێنمایەکانی ئیسلام کاری کردووە بەدەر لەمە مرۆڤی ئاسایی تەنانەت خەڵکێکەوە هیچ توخنی شتێکی حرام و ناشرعی نەکەوتووە ئەمە ژەر تووشی نەخۆشی ئایدزە بێ ئایدس ینی توانای گواستنەوەی هەیە لە کەسێکی توش بوو بۆ کەسێکی ساخ بەڵێ ئایدس نەخۆشیەکە کە وەکو کەبەدی ڤایرەسی تقریبان شێوازی گواستنەوەکان و کوێگوایە لەگەڵەوەی کە کەبەدی ڤایرەسی جۆرەکانی زۆرە بەس ئەم یەک جۆری هەیە کە بەهۆی HIV کە ڤایرەسەکەیە تووشی نەخۆشیەکەیەکە کاتێکە هەڵگری ڤایرەسەکەی و نەخۆشیەکەی لێ دەرکەوت پێوترێم کەسە تووشی ئایدس بووە ئەم نەخۆشیە لە حیوانەوە هاتووە لە مەیمونی شەمپانزیەوە هاتووە یەکەم جار داغڵین جسمی کەسەکە بووە و زۆرێک لە توێژینەوە تەندروستیەکان لە 180 ئەیگەڕنەوە بۆ سێکسی ناشەرعی لە 180 ینی لە سێکسی ناشەرعیەوە تووشە بێ بەڵام ئەگەر هاتوو ئافرەتێک توش بوو بەهۆی سێکسێکی ناشەرعیەوە بۆ نمونە کاتێک کە مناڵێک لە ڕەحمی ئەم ئافرەتایە لە دایکە بێ ڕاستە خۆ تووشی نەخۆشیەکەیە بێ ئەم مناڵە هیچ زەمبێکی نییە یان ئافرەتێک یان گەنجێک لە وڵاتانە توش بووە بۆ نمونە لە هەر شوێنێک توش بووە بۆی هەر شتێکەوە توش بووە کاتێک کە هەتا زەواجی شەرعیش لەگەڵ ئافرەتێکی ترە ئافرەتەکەش تووشە بێ بەڵ ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستانە تەبەن ئەو زەواجە شەرعیانەی کە ئەکرێ هەمووی فحوساتی ڤایرەسی بۆ ئەکرێ و حاکم ماری نابڕە ئیلا بێ فەحسەکە لەم دوو ڕێگەیەکە دایکێک بۆ منداڵەکەی و توشبوویەک بۆ مێردە شەرعیەکەی ڕێگاکانی گواستنەوەی نەخۆشی ئایدس ئەمانن ڕێگای خوێن لە کەسی توشبووە بۆ نەخۆش بۆ ساخ ڕێگای گواستنەوەی خوێن ئیتر ئایا ڕاستەوە خوێ ڕاستەوە خۆ عەفو لە خوێنی وەریدەوە داغڵی کەسەکە بکە ئەوکە خوێنی بۆڵەواسرێ کامش خۆشبەختانە ڕێگری لێ کراوە چکۆ مثل مختبەری خوێنمان هەیە و چارەسەری ئەو کرا و هەر کەسێ خوێن ببەخشێ ئیلا نەخۆشی ڤایرەسی فحوساتی بۆ کرێ ئەوە ڕێگری لەوە کراوە گواستنەوەی خوێن بەهۆی شتی تیژەوە گوێزانە هەر شتێکی کە هەیە فڵچەی دەمودانە ئەدەواتی دەمودان و بەکارهێنانی شتی دەمودان و لای پزیشکەکانیدان
ئەوەی گوازێتەوە وە گواستنەوەی چاندنی ئەندامێکی لەش لە کەسی توژبوو بۆ کەسێکی ساق گورچیلەیە سیە جگەرە شتێکی کەیە و لە مناڵەوە لە دایکەوە بۆ مناڵ ئەمانە ڕێکانی گواستنەوەن لیک یان دەردراوەکانی ئینسان دەردراوە شلەمەنیەکانی ئینسانیش هۆکارێکن بۆ گواستنەوەی ئەو نەخۆشیە کە ئەمە زیاتر لە کەبەدی ڤایرەسیا هەیە هەندێک ئەڵێن لە ئایدزە ئەوە نییە خۆشبەختانە مەسەن ماچکردنی دایکێک گەر توش بووی بۆ مناڵەکەی تووشی ناکە بەڵام دیارە ئەوش کۆڵە کێشەی لەسەرەکە گەر هاتوو گواستنەوەی لیک بێت احتیمالی هەیە نەبوونی هۆشیاری لە خۆراک و ژەمە خۆراکەکانی ئێمەدا ینی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە وەکۆڵێکە چوە سەرسفرە ئیدی وەکۆڵێ خۆی ناناسێ زۆر بێڕەحمانە سێژەمەکەی ڕۆژ هەچی خواردنی قورس و زیادەڕەوی هەیە و چەوری و نازان شیرینی و ئەم شتانە ئەمانە تا چەند ئەچنە چوارچێوەی هۆشیاری و ڕۆشنبیری تەندروستیەوە تا چەند ئەمانە دەبنە هۆی بۆنە زیادبوونی نەخۆشیەکان ئێمە قەڵەبیمان هەیە نەخۆشیەکانی تر هەمووی دەگوترێت هەمووی بۆی خۆراکەوەیە لە ناویشاندا خۆراکی پیس مەبەستم ئەوەیە ئێمە ئەگەر خۆراکەکەش زۆر پاک بێ زۆر حەڵاڵیش بێت زۆر تەندروستیش بێ بەڵام زیادەڕەویکردن و شێوازی وەکۆ نەبوونی هۆشیاری و ڕۆشنبیرێکی تەندروستی لەبارەیەوە ئەمەش بۆ سەرنجامێکی خراپی ناوێ بۆ من جوانە پرسیارەکە طبعاً لە بواری خۆپاراستنی یەکێک لە چەم کەسەرەکیەکانی بواری خۆپاراستن لایف ستایل شێوازی ژیانە لە ناو شێوازی ژیانە کۆمەڵێ ڕەکیزەی سەرەکیمانەیە ڕێگای سەرەکیمانە یەکەمیان خۆراکی تەندروست جوڵە وەرزشکردن خەوتن و نووستن بەکارهێنانی ئەو ئەدەواتانەی کە لە دەوروبەری خۆمانە هەیە سەفرە و سیاحەت مەلەکردن و کۆمەڵە شتێتم پێوتە شێوازی ژیان یعنی کەسەکە لە خەو هەڵەسێت تا و کاتێک کە ئەخەوێن پێوترێت شێوازی ژیان یەشێک لە شێوازی ژیان ئەوەیە کە لە وڵاتە هەڵی تایە خۆراکی ئێمەیە گرنگی ناین بە جۆرەکانی خۆراک گرنگی ئین بە خۆراکە خۆشە چەورەکان لە وڵاتی ئێمە وایە کەباب و گۆشت و بەیانی لە خەو هەڵەسی یەکسەر ئەچێ بۆ کەبابخانەیەک و دووشی سێشی کەبابە خوانی و ڕۆ برنج و فاسۆلا و گۆشت و مریشەکە بەسەریا ئێوارش ئەوەی ترەکات بەسەریا دوای تەشتێ میوەی نەیخوای کا بەسەریا کەمە شتێکی زۆر هەڵەیە و لە هیچ وڵاتێکا شتی وانە حتا لە شریعەتی پیرۆزی ئیسلام ئەگەر سیر بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێچی ئەفەرمێ ئێمە میلەتێکین تا برسیمان نەبێ نان ناخۆین وەکە نانیشمان خوارد تێر ناخۆین زۆر یاسایەکی ڕێسایەکی بەڕاستی حەقە لە هەموو نەخۆشخانەکانە بە ئاوی ئاڵتون لە دەرگا و لە سەر هەموو هۆڵەکانی نەشتەرگەریەکان بنووسرێ ئێمە میلەتێکین ئێمە قەومێکین تا برسیمان نەبێ نان ناخۆین وەکە نانیشمان خوارد تێر ناخۆین ئەمە بیادەکرێ ئەمە بەس ئەمە پیادەکرێ تەواو یا مەعیدەشی کردوتە سێ بەشەوە بۆ خۆراک بەشێ بۆ خواردنەوە بەشێ بۆ بۆی بتوانە مەعیدەیە شتەکە هەزم کا بجوڵێ زۆر جوانە کەواتە گەر سیرکەین جۆری خواردنی بەیانیانمان لەم وڵاتە کە ئێمە ئەم قسانەی کەیکەین بە دەلیل و بە توێژینەوە لە بەردەستمانایە لە خۆمانەوە قم قسانە ناکەین مرۆڤێکی نەخوێنراژی خۆی ئەزانێت چەند ساڵێک ئێمە خەریکی ئەم ڕۆشنبیری تەندروستیین لەگەڵ کۆمەڵێ ئەزیز و برای بەڕێز لە هەموو شارەکانی کوردستانە هەن کە ئێمە لیژنە تەندروستیەکان و چاودێری تەندروستیەکان و ڕۆشنبیری تەندروستیەکانمان هەیە کاتێکە لەناو پۆلێکە پرسیار لە مناڵەکەی ئەڵێ بەڕێزەکەم چەند کەس نانی بەیانی نەخواردووە لەناو 30 قوتابیە 15 بۆ 7 بۆ 8 دەست بەرزەکاتوەڵە من نانم نەخواردووە زۆر خەتەرە مناڵێک ئەینێری بۆ قوتابخانە نانی نەخواردووە دایکەکەی خەویێت هەڵناسێنانێک با بە مناڵەکەی یان مناڵەکەی ئەوەنە درەنگ هەڵەسێنە لە خەو نانی پێ ناخورێ یان مەجای نییە یا داینسە لەسەر سفرەکە هیچی پێ ناخورێ شتی بۆ ڕازانەوە نایخوا یان ئەسڵ هەر هەڵناسێ لە خەو 250-500 ناریاتێ بڕۆ لەوێ لە فەیە بخۆ لە فەی چیش ئێتۆ هەموو ڕۆژێ هەر عینەن لەفە بخۆی هەر هەمان جۆر لەفە لە مەکتەبەکە هەیە مثلن قاورمەیە کە نازم گەسێکە شتێکە لەو بابەتانە کەواتە یەک جۆر خواردن نەخوا مناڵە کاتێک گەزانێ مناڵە گلوکۆزی مشکی دابەزێ زەختی دابەزێ لە دەرسی یەکەمەوە تا کۆتایی منازانێ مامۆستاکەڵەتی کەواتە جی لێ پەروەردە بوو جیلێکی نەخوێنەوار جیلێکی دەرەچێت سێرەکەی مهم دەرێت چێن هەرچۆنە بێ قۆناغ یەکەی خەنە دوو لە دوی خەنە بەس کاتێک کە پرسیارێکی لێکی دەربارەی ئەو بابەتی کە خوێندوێتی دەربارەی زانست هیچ نازانێ منهەجێکی زۆر بە قۆد ئێستا هەیە وەکو ناوەڕۆک منهەجەکەم خوێندوێتەوە من باوەڕ کە زانستێکیان هەیە لە مەرحەلەی با بڵین قۆناغ یەکی سەرەتایی بنەڕەتی تا شەشی بنەڕەتی ئەوانی تریش بە تایبەتی ئەو قۆناغە زۆر شتی بە قوت و علمی و زانستی جوانە خوێنن
بەس کاتێک کە ئیخبر هیچ تێ ناگا بۆ مناڵە ئاگای لە مێشی خۆی نیە ئاگای نازانێ مامەساڵێکی جسمی لەوەیە بەس هۆشی ڕۆشتۆ بۆ شوێنێکی کە بۆ چکە مێشکی ئیش ناکە گلوکۆزی مێشی دابەزی ئەو مناڵ ناینە خواردووە نانی بەیانی زەرورە متەنەوع بێ بەڵێ یعنی نانی بەیانی لە ڕووی تەندروستیەوە نانەکە کە ئەساسیاتی نانەکانی پێوتێ ئەتوانی نانی ئێوارە نەخۆی بەس ناکرێ نانی بەیانی نەخۆی نانی بەیانی ئەبێ کۆمەڵی خواردن بێ شیرەمەنەکانی تیابێ خواردنی بەیانی تەنها خۆتێرکردن نییە تایبەتمەندی تری تایبەتمەندی تریە بێت جۆرەکانی خواردنی لەسەر بێ کەمانەی باسی یەکەم ینی وڵاتانی دەرەوە بڕۆ سەیریان کە ئەم دراوسێمان نزیکترین وڵات لە ئێمە تورکیایە ئەوانەی کە ڕۆژوو سەیری نانی بەیانی ئەو وڵاتە کە چیە خۆن یعنی سێکەی شیرەمەنی بە هەموو شێوازەکانی لەوانەیە کەیسە بڵێ وەڵای من ئەم هەموو پارەم لە کوێ و معاشەکەم کەی ئەوەنە ئەهێنێ من ئەم هەموو شتەی تۆ باسیەکەی لەسەر سفرە دای بنێم منیش ئەڵێم 1 کیلۆ زەیتونم بۆ بکڕە بۆ 1 ماڵ کێشە نییە بەس تۆ مناڵەکەت ڕۆژانە 2 زەیتون 3 زەیتونی بەرێ شیرێکی بەرێ پەرداخی شیری بەرێ یەک کەوچێک هەنگوینی بەرێ 2 گوێ 3 گوێزی بەرێ گوێزێکی بەرێ مەسەلەن قاژە تەماتەی بەرێ قاژە خیاری بەرێ واتە ئەم هەمووە جێکردنەوەی لە ژەمێکی بەیانیدا ئێمە ئەبێ لە ژەمی بەیانیانە ئەوانەی کە پێکاتی سەرەکی خۆراکین پیانەوتێ کاربۆیدراتەکان چەوریەکان پرۆتینەکان ڤیتامینەکان ئەبێ ئەمانە هەمووی بخورێ کاربۆیدراتەکان ئەوە لە نان و پەنیر و لەو شتانە نان و ئەدەواتی نان و کێک و ئانا هەیە چەورێکان ئەتوانێت لە مەسەن لە کۆریسۆل لە هێلکە و لەوانەوە وەریگرێ لە شیرەوە وەریگرێ پرۆتینەکان لە گۆشتێک یان هەتا لە ناو هێلکە شاتیایەتی ناو شیرەکاتیایەتی لە خۆراکانی کاتیایەتی ڤایتامینەکان و چەورە سوود بەخشەکان لە گوێز و لە سەوزە و لە میوەکانە هەیە سێوێکی بەرێ لە تێسێوی بەرێ لە تێمۆزی بەرێ دوو مناڵ هەیە یەکی لە تێمۆزیان بەرێ لە بڕۆسێرەکەی کیلۆی مۆز بەشی هەفتەیەکیانەکە کیلۆی زەیتون بەشی 2 هەفتەیانەکە بەدەر لە نانی بەیانی کەواتە درەنگ خەوتن و درەنگەستانیش هەر بۆ قوتابیەکێکی ترە لەو زیان و زەرانی کە تایبەتدەستی و ئەناڵێنێ نەک بۆ قوتابی بۆ هەموو چیر و تۆژەکانی کۆمەلگا زەرێری هەیە یەکێک لە شێوازە ژیانەکان کە با لایفستایلەکەی کە باسمان کرد شێوازی خەوتن و زوو خەوتنە و زوو لە خەوەستانە چونکە ئەمەش بۆ خۆی دەرکەوتووە کە لە بواری تەندروستیە ئەو کەسانەی کە لە دوای 12ەوە ئەخەون هۆرمۆناتی لەشیان تێگەچێ لەوانەیە بڵێ هۆرمۆناتی لەش چییە هۆرمۆناتی لەش بریتە لە کە تۆ لە غودەکانەوە دەرەچێت کە تەکوینی هەموو ئیعازاتی جوڵە و وزەی تۆ ئەکا لە جسمی تۆە مەسن هەزمکردنە بینینە بیستنە ئەمانەی کە تۆ ئیشان پێەکەی ینی چۆنەڵی دەستگایەکی ڕاگەاندن چۆن ئیشەکەم دەستگای ئێوە لە کۆنتترۆلەوە ئیشەکە تو هاتو کۆنتترۆلە تێگا کامێرەکە تەڵخ دروستیکە مەسەن سێرەکەی هەموو شتەکان تێگەچێ هۆرمۆناتی لەشی ئینسان هۆرمۆنە هەرزەکارەکان کە لە تەمەنی گەنجیە هۆرمۆناتی مناڵ هەیە هۆرمۆناتی ئافرەتمان هەیە هۆرمۆناتی گەنجەکانمان هەیە پیاومان هەیە ئافرەتی بە ساڵاتچوومان ئەمانە هەمووی غودەکان و هۆرمۆنەکان و لیمفەگرەکان و ئەمانە هەمووی ئیش لەسەر خەوتن و نووسن و زوو خەوتن و زوو لە خەوەستانەکەن لە یەکێ لە وڵاتەکانە لە سین ئێستا هەوا فرۆشن هەوا ئۆکسسیژنە فرۆشن بینی بێتە یاننا یەک علاگە ئۆکسسیژین بە $1 ئەچن لە بەرزایەکە لە شوێنە دارستانەکە ئەو علاکەیە و پڕێکن لەوتی گرێیان یەنەوە ناو شار ئۆکسسیژینەکە علاگێکی سپی گەورەیە خۆم بینیمە لە یەکێ لە کەناڵەکانە لە ریپۆرتاژێکە باسی ژینگەی کرد سەری پیاکە هەواکێڵم ژێ و $1 بەکابرا لە هەرێمی کوردستانی خۆمانە لە هەرکوێ هەوا هەڵم ژێڵیم ژە چکە ئۆکسسیژینێکی باشمان هەیە چکە لە چاو بیئەی کوردستانە تا ڕادەی ڕێژی دانیشتوانی کەمە و تا ڕادێک ڕێژی سەوزاییمان باشە تا ڕادێ وەک وڵاتانی تر نییە وڵاتێکی وەکو یابان وەرگین کۆریا وەرەگری ئەمریکا وەرەگری یەکێ لە وڵاتان ئەوروپیەکان مەسەن لاو لەندەن وەرگرە مەسەن سێرەکەی ئۆکسسیژنی تیا زۆر کەمە غازات و یەکەم ئۆکسیدی کاربن دۆ ئۆکسیدی کاربۆنی زۆر بەڵام لە هەرێمی کوردستانە خۆشبەختانە بۆم لە شاری سلێمانی بەردەوام هەوای هەیە ئەم هەوایە شارێ بۆ پاکاتەوە کەواتە ئەم ئۆکسسیژینە پاکەی کە لە بەیانیانە هەیە ئەم ئۆزۆنە جوانەی کە لە بەیانیانە هەیە بۆ هەڵاسی بەیانیان 2 ئۆکسسیژین و 2 هەناسی جوان هەڵسەڵقمان وەرزشکردن و گەشتە شاخەوانیەکان و ڕێکردن و مەلەوانی ئەمانە تا چەند بۆ سەحەت و تەندروستی مرۆڤ گرنگن و تا چەند ئەچنە خانەی ڕۆشنبیری تەندروستیەوە یەکێکە لە بەرگە سەرەکیەکانی ڕۆشنبیری تەندروستی وەرزشکردن مەلەکردن شاخەوانی تەدیبی سوێدی شاخەوانی هەموو ئەوەشانی کە ئەکرێ زۆر وەرزش کە ئێستا ئەکرێمە زۆر لەگەڵ یانیم بەڕاستی تۆ بتەوێت لە ماڵێک کا جسم ئاوا لێ بێت و جوان جوان خەڵک بەزڕە سێڵفی لەگەڵا بگرێ ئەو ئەم لەگەڵ ئەوانی بەڕاستی لەگەڵ ڕێزمە بۆ هەموو ئەو برادرانەی کە ئێستا
ئەو جۆرە وەرشانەکەن ینی بەس تەنها هەدەف لە وەرشەکەیان جسم جوانکردن و هەیکەل جوانکردنە لەگەڵ ئەو جۆرە وەرشە نیم لەگەڵ ئەو وەرشەم کە بەڕاستی تەندروستی ئینسان بپارێزێ ڕۆژانە هەفتانە سێ جارە توانی کە مەسە خۆشبەختانە بە خۆم ئەو وەرشە کۆ بۆ ئەتوانم قسە بکەم کە خۆم کردومەوەشی کەم هەفتانە ئێسێمە گروپمان هەیە لە شارەکانە هەمانە هەفتەی سێ ڕۆژ بەیانیان دوای نوێژی بەیانی تەدری بکەین بۆ مای سەعاتێ سەعات و چارەکێک مەلەکردن ئەەکەین شاخەوانی ئەەکەین کە ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ حیاتی ئینسان چونکە ئەو چەوریە زیایی کە لە شی توایە ئەو سیە پاغی کە تۆ هەتە ئەتە بیکەیتەوە یانی تۆ سی بەچی زیاترەکرێتەوە هەناسە باشی وەرەگرێ ئەبێ لە دانی دڵە زیادکەی لە 72 جار و 70 جارەکە بیخیتە 100 چۆن زیاکرێ بە وەرزشکردن هەموو لێدانێکی دڵی زیاتە ئۆکسسیژینێکی زیانێرە بۆ سیەکان کە ئۆکسسیژینی زیای نار بۆ سیەکان لە ڕێی سیکلدانوچەکانی سیەکانەوە مول لە خوێنەکانەوە ئەم خوێناجێتەوە بۆ دڵ پێشکەشێکاتەوە بە هەموو جسم کەواتە تۆ چاوت پاراست گوێچکەس پاراست هەموو شانەکانی جسم پاراست بۆچی بەهۆی وەرشەوە بۆیە هەر وڵاتێک گرنگی با بە وەرزشکردن دڵنیا بە ئەو وڵاتە ڕێژەی سەرفکردنی دەرمای تیادا ئابەزێ ڕێژەی نەخۆشیەکانی تیادا ئابەزێ ئێستا گرفتی چی وەزارەتی تەندروستی گرفتی ئەوەیە پارێکی زۆر سەرفەکرێت ناو وەزارەتی تەندروستیە بۆ چارەسەرکردنی دەرمان کردنی دەرمان بۆ چارەسەرکردنی نەخۆشی بۆ چارەسەرکردنی شێرپەنجە بۆ چارەسەرکردنی سەدان نەخۆشی کە پێشتر نەبووە مەڵێمان سەرقمان ڕۆشنبیری و هۆشیاری ئەمە لەبارەی بەکارهێنانی دەرمانەوە ینی ئەگەر تووشی نەخۆشیەک بی ئەو علاگەی کە حەبوو دەرمانەکان تیابی بەر لای دە دکتۆر دڵنیام یەک دانیان وە کۆڵێتدانی خێر بەوی پێش خۆیان نانێ کەواتە ئەمە یەکێک لە ئەوەی کە تۆ هۆشیارەکی تەندروستیان ڕۆشنبیرێکی تەندروستیان لە بەکارهێنانی دەرمان وە کاتێکیش کە مرۆڤ تووشی نەخۆشیەگە بێ پەتایەک ئەوەندە حەبوو دەرمان و دەرزی ئەم شتانە کاوە کۆڵێ مەناعە و بەرگری کاو لاوازە بێ ئێمە چۆن پێویستە لەبارەی بەکارهێنانی دەرمان و شێوازی دەرمان و کاتی خواردنی دەرمان پێویستە چ ڕۆشنبیری هۆشیاریەکمانە بێ دیارە گیانی دەرمان بەخۆی گیانێکی زۆر زۆر فراوانە ئەگەر باس کرێ چەند سەعاتێکی زۆری ئەوێ بە کورتی دەرمان پێناسەی دەرمان چۆنەکرێت لە بواری تەندروستیە پێکاتێکی کیمیاویە یان ڕۆکیە لە ناو مختبەر و پشکنین و بایۆلۆجیەکان و کیمیایەکان و کۆمەڵە پێکاتی تری تێکەڵە کرێ بە دەرمان بۆ چارەسەرکردن لەوانەیە ئەو دەرمانە هەندێجار لە کەڕووە دروستەکرێ هەندێجار لە بەکتریاکانی ترۆ دروستەکرێ هەتا ڤاکسینەکان کە بۆ لوقاحات بەکارێنرێ ئەمە بۆ خۆی لە ڤایرەسەکەەوە دەرێنرێ بەس تەسعیفەکرێ لاوازەکرێ خدە جسمی ئینسانە کەواتە دەرمان بە خۆی پێگاتێکی کیمیاوی زیان بەخشە هیچ کەسێک دانانێەوەی کە دەرمانە شتێکی زۆر زۆر چاکە و پێویستە ئینسان دایمە لە ناوی چەلاجەکەی لە ناوی ئیجابیاتی بێ سلبیاتەکەی لەوە چێ زۆرتر بێ ناچار نەبیت نابێت دەرمان بەکاربێنی بۆ نمونە کەسێک هیلاکە سەریێشێ بۆ ئەڕوا پارەستۆڵێکە خوا بۆ سەریێشەکە یان ڤۆڵتارینێک و پاودەرێکی ڤۆڵتاری نەخوات و تا سەریێشەکەی نەمێنێ ئەی بۆ ئیستراحەتێ ناکات دەدەقە بۆ شەربەتێکی هەنگوین ناخوا خورمایە بخوا 5 دقە ئیستراحەتی بکات سەریێشەکەی نامێنێ پاڵکەویست سەرێشەکەی نامێنێ کەواتە دەرمان ئەتوانین بڵێن زیانێکی زۆر زۆر گەورەی هەیە و ئەو پزیشکە بەڕێزەی کەمترین دەرمان ئەنووسێ پێم خۆشە هاوڵاتیان گرنگی بەو پزیشکە بەڕێزە بن کە کەمترین دەرمان نووسێ بۆ نەخۆش یان ئەسڵەن ناینووسێ یانی دکتۆری بەڕێزمان هەیە نەخۆش دەچێتە لای هەندێک ڕێنمایی تەندروستیاتی وڵای تۆ لەخوا بەزێ بە ساق و سەلیمی دەرمان بەکارمێنە کاک تۆ هەندێک دڵە ڕاوچێت هەیە قەلەقیت هەیە بەم ئوسلوبە چاکەبی لەبەرەوە پێویست ناکات دەرمان بەکاربێنی بەڵام ئاسی سەقافەی ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان ئاوایە ئەڵە هەر دکتۆرێک دەرمانم بۆ نەنووسێ کەواتە شت نازانێت کە مەسشێکی زۆر زۆر هەڵەیە ئەسڵەن ئەو دکتۆرە بەڕێزە ئەو پزیشکە بەڕێزەی کە دەرمان بۆ نەخۆشەکە نانووسێ یان کەمترین دەرمان بۆ نەخۆشە نووسێ هەغوایە دەستخۆشی لێ بکرێ سوپاسی بکرێ وابێ هاوڵاتیان لەوە تێبگەن کە زۆرێک لە نەخۆشیەکان زۆرێک لەسەر چاوە نەخۆشیەکان یان با بڵێن هەندێک لە نەخۆشێک زۆر زۆر ئیسعاج و کۆڵە درێژخانەکان لە ڕێی دەرمانەوە تووشە بێ بێکومان چارەسەری شتێکە بۆکە شوێنێکی کەو کاولەکە تۆ ئەنتیبایۆتیکەکە خۆی بەکتریاکە لە ناوە بە ئەی نازانی سەدان خانەی زیندوی خۆشی لە ناوە بە ئەی نازانی هەندێک دەرمان هەیە لەسەر جگەر ئەنیشێ ئەی نازانی هەندێک دەرمان هەیە گورچیرت ئاوسێنێ ئەی نازانی هەندێک دەرمان هەیە دەموچاو ئاوسێنێ دەموچاو ئاوسێنێ وازانە شتێکی جوانی کردووە ئاو لە جسمی بەشەرەکە کۆ بێتەوە و خانەکانی پڕەبێ لە ئاوازانێ قەڵەو وازانە شتێکی چاکی کردووە زۆر زۆر هەڵەیە یعنی لەبەرەوە گرنگی بین بەوەی کە کەمترین دەرمان بەکاربێنین
و ئەگەر زۆر پێویست نەبێ بەکاری نێنین و ئەگەر بەکاریشمان هێنا زۆر کەم بەکاربێنین. بەڵێ مامۆستا لوقمان کۆتا پرسیارم لەبەرەوەی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە. ئێمە چۆن تەعامل و مامەڵە لەگەڵ نەخۆشیە نەگوازراوەکان بکەینەوە پێشتر باسمان لە گواستراوەکان کرد کە بە لە ڕێگەکانی ئەو ڕێگانە کامان کە نەخۆشیەکەی پێوە ئەگوازرێتەوە ئەو نەخۆشیانەی کە توانای گواستنەوەیان نییە. ئایا ئێمە پێویستە ڕۆشنبیری و هۆشیاریمان هەبێت لە بارەیانەوە و چۆنی خۆمان لەو ڕۆشنبیریە وەکو یام چۆن ئەو ڕۆشنبیری و هۆشیاریە بەدەستبێنی. طبعا نەخۆشیەکان دوو جۆر نوک و باسمەکە نەخۆشە گوازراوەکانمان هەیە کە شتێکمان لێ باسکە نەخۆشە نەگوازراوەکانمان نەخۆشە نەگوازراوەکانیش زۆرن. بۆ نمونە وەکو شێرپەنجە شەکرە مەسەن پاڵەپەستۆی خوێن چەورەکانی خوێن قەڵەوی کە ئێستا قەڵەوی بۆتە نەخۆشی زۆر لە نەخۆشانی کە لە کەسێکا تووشە بێ سەدەفێکە مەسەن شتێکی کە لە کەسێکی تر لەوزەتێنە مەسەن التیابێکە لە کەسێکەوە بۆ کەسێککە ناگوازرێتەوە. ئەمە چۆنەکرێمە بە وەکو پێشتری ژوتمان بە لایفستایل و شێوازی ژیان چارەسەرەکرێ. هەندێکیان بۆ نمونە کەسەکە پاڵەپەستۆی خوێنی هەیە چەورێکی خوێنی زۆری بەرزی هەیە ئەو خواردنەی کەیخوا کەواتە لە ڕێی خۆراکەوە لە ڕێی وەرزشەوە لە ڕێی جوڵەوە لە ڕێی هەڵسانی لە خەوزوەستانە لە ڕێی جوڵێکی باشەوە لە ڕێی خەوتنی زووە لە ڕێی کەم بەکارهێنانی ئایپاد و مۆبایلەوەیە کەواتە کەسێک کاتێک کە پاڵەپەستۆی خوێنی بەرزە بێت چەوری خوێنی بەرزە بێ ئەبێ ئاگای لە خواردنی خۆی بێ. جسمی ئینسان و ئەو کۆندامانی کە لە خوای گەورە دروستی کردووە لە ئینسانە ینی ڕادە و توانای سەرفکردنی ئەو خۆراکان سنووردارە. تۆ بۆ نمونە توانای هەیە لە ماوەیەکی 24 کاتژمێرە چەند میلیگرامێت چەوری سەرفکە ئەم جگەرەی تۆ کە خوای گەورە پێی بەخشیوی زراوت بەس تۆ دەی دوو ئەوەنە چەوری بۆ نێری و لەگەڵەوەشان ناژوڵی یعنی وەکو باسمان کرد جوڵە و لێدانی دڵ و سەریعی دڵ و ئەوانە ینی حرکاتی جڵ و سەرفکردنی کالۆری ئەبێتە هۆی بێتەوە سەرفکردنی چەوری ناوخوێن و وەکۆڵە حرەکەیەکی باشتر لەناو سوڕی خوێنە دروستەکە چەورەکان لە ڕێی عارەقە و لە ڕێی شوێنەکانێکەوە سەرفە بێ بۆ شێوازی ژیان یەکێکە لە وەرەکارەکانی نەخۆشیە نەگوازراوەکان و کەمکردنی نەخۆشیە نەگوازراوە زۆر بە کورتی خواردنەوەی ڕێژەیەکی زۆر لە ئاو گرنگیدان بە کات و چاتی بە سوودی خواردنەوەی ئاو لە چیدایە ئایا ئاو دەتوانێت لەشێکی ساخ و تەندروستیەکی باش بۆ بەرگریەکی باش بە مرۆڤ بەخشێ. بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. ئێستا لە ئەمریکا نەخۆشخانەیەکمان هەیە چارەسەرکردنی نەخۆشیەکان بە ئاو نووسراوە چارەسەرکردنی شێرپەنجە بە ئاو بە خواردنەوەی ئاو یەکێکە بەیانیان دوای خەوەستان 8 پەرداغ ئاوێنایەتی 7 پەرداغ ئاوێنایەتێ نیۆڕۆ ڕێژەیەکیانەتە 5 پەرداغ مەسن ئێوارە 3 پەرداغ بەو شێوەیە عادەتەن کە ئینسان ئەگەر بەرەو خەوتن ڕۆژ بازوە ئاو کەم بخوا بەڵام بەیانیان گرنگی بە ئاو خواردنەوە ئاوێکی زۆر بخوا و لەوانە کێشەی میزکردنی زۆری بۆ دروست بێ بەڵام ئاو هەر بۆ نمونە سۆندەیە کلسی گرتو بەڵخی گرتو هاڵێکی قەوزەی گرتووە تۆ ئەگەر بێنی ئاو زۆر بەم سۆندەیە بکەی ئاوێکی سەریعی پیا بکەی پاکە بێتەوە سۆندەیە کاتە بۆرەکانی خوێن لەشی مرۆڤ بە ئاو پاکە بێتەوە چونکە ئاو یەکێکە لە سەرچاوەکان کە دیارە لە بواری خۆپاراستنە زۆر دکتۆری گژوگیاش بەکارهێنێت. بۆ بەڕێز لوقمان عەبدوڵڵاه بەرپرسی بەشی ڕۆشنبیری تەندروستی سپاس دەکەم ئومێد دەکەم هۆشیاری و ڕۆشنبیریەکی بەرچاو بە بینەراندا بێ و سپاس بە وتە و پەیوە جوانەکانت. سپاس بۆ ئێوەش سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست بە ئومێدی لەشێکی ساغ بۆ هۆشیاری و ڕۆشنبیریەکی گرنگی تەندروستی تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.